لەنێو ئەم ماڵە و لە گەڕەکی ڕاپەڕینی شاری سلێمانی بارانی تەمەن 5 ساڵ و لێوانی تەمەن 2 ساڵ گیانیان لەدەستدا. بەوتەی ئەو تیمانەی لێکۆڵینەوەیان لە ڕووداوەکە کردووە، ڕووداوەکە بەهۆی شۆرتی کارەباوە بووە لە کاتێکدا هەردوو منداڵەکە لە نهۆمی دووەمی ماڵەکەیاندا لە شیرینی خەودا هیتەری کارەبای ژوورەکەیان گڕی گرتووە و بەو هۆیەوە هەردووکیان بەهۆی سووتانەوە گیانیان لەدەستدا. بەوتەی شایەت حاڵان، ڕووداوەکە لە کاتێکدا بووە کە دایکی منداڵەکان پێشنیوەڕۆ بە کارێک چۆتە دەرەوە و بەر لە گەڕانەوەی ماڵەکەیان گڕی گرتووە. باوکی منداڵەکانیش لەو کاتەدا لە دەوامی فەرمیدا بووە. کەو حالەتەوە ئەگەر ڕوویدا لە دەرکەی ئێمەیان لە دەرەوە هاتنە دەرەوە بینیمان ئاگر لە ژوورەکەی ئەم لایەن بەربووە ئەوەی کە مناڵەکانی تیا بوو. ئیتر کە چوین دەرکەمەرگە پێوەدا بوو دیار بوو حریقماندان حریقەکی ناو سیارمان و خەڵکات هەموو جامەکەیان شکاند و دەور و جیران و ئیتر دوای حریقات وەکو حکوومەت و وەکو ئاسایش و بنەر کاگاڵۆی ئاسایشی گەڕەک و سنوورەکەی هات و خەڵک هەمووی هات و ئیتر چاو مامەکان شکێنرا و وەختێک چوین دوو مناڵەکەی تر ئەمری خۆیان کرد. وەڵای دایکی ئەو کاتە لە ماڵ لە مدیارە بۆ شکڕی چوو بوو، وەڵای دایکیان تەندروستی باشە لە خۆی بەزیادی، باوکیان لە مەکتەبی سیاسیە لە دەوامە کادیری مەکتەبی سیاسیە. پاش ڕووداوەکە تەرمی هەردوو منداڵەکە ڕەوانەی پەیمانگای پزیشکی دادی سلێمانی کران و دواتر لە ڕێوڕسمێکدا لە گۆڕستانی گەڕەکی ڕاپەڕین بە خاک سپێدران. چۆتە سەرەوە کە چۆتە سەرەوە سەیری کردووە خەڵک خوا هەم بکوبوونەتەوە ئیتر چۆتە ژوور و پەلەماریدا و دووکەڵ و شتای تر ئەوش بوراوەتەوە و بەو شێوازە بۆ دایکە کەشمان بر بۆ نەخۆشخانە سەر لەخوا بەزار بێ زۆر وەزعی دایکەکە باش. بۆی ئەم ڕووداوە شۆرتی کارەبا بووە. کە شۆرتی کارەبا ڕووداوە ئیتر ئاگر کەوتۆتەوە خۆشتەزانیتە کە ئاگرێکەوێتەوە دوو مناڵ لەسەرەوە نستونە ئیتر کە نستونەم دوو مناڵ لەسەرەوە ئیتر گڕیان تێبەر بوو سوتاون لەژوور. پێش دوانزە بۆ تقریبان ئیتر کاتێکی وان نەبووە بڵێ خەڵک بە زۆری لە دەرەوە بێ یا بەیانی بێ یا ئێوارە بوو بێ ئیتر ئاوا بۆ شێوازە ئەو کارە ساتە ڕوویداوە کە ئاوهای بەسەر لە چوە بەدوای کوڕەکەم لە مەکتەبە نیوەڕان ئێنێتەوە لە تۆفیق شێخ تەیبە نیوەڕان چێ بەدوایە و دانێش خۆی ئیباوە. لە ماوەی ئەم چەند هەفتەی ڕابردوودا ئەمە یەکەم حاڵەتی ئاگرکەوتنەوە نەبووە کە ڕووداوی کارەسات باری بەدوادا بێت. بەڵکو لە چەند هەفتەی ڕابردووش بەهۆی غازی سۆپاوە هەر لە سلێمانی دایکێک و دوو منداڵەکەی گیانیان لەدەستدا. هێمن کەمال، کورسات نیوز، سلێمانی.